ئەشکەوتی شانەدەر وەک یەکێک لە کۆنترین شوێنەوارەکانی جیهان هەژمار دەکرێت. تا ئێستا چەندین لێکۆڵینەوەی لەسەر کراوە. دۆزینەوەی کۆمەڵێک پەیکەرە ئێسکی مرۆڤی دێرزەمان لە ناوەڕاستی پەنجەکانی سەدەی ڕابردوو لەلایەن شوێنەوارناسێکی ئەمریکاییەوە وای کردووە با درێژایی نیو سەدەی ڕابردوو شوێنەوارناسان و شارەزایان خەریکی لێکۆڵینەوە بن لەو ئەشکەوتە. لە 5 ساڵی ڕابردوودا تیمێکی زانکۆی کامبرێجی بەریتانی خەریکی لێکۆڵینەوە لەم ئەشکەوتە بوون و 14 مەتریان لە ناوەڕاستی ئەشکەوتەکە هەڵکۆڵیوە بۆ ئەوەی بتوانن لێکۆڵینەوەکانیان بکەن، بەڵام پار ساڵ گرێبەستەکەیان تەواو بوو. بڕیاریشە لە 28 ئەم مانگا جارێکی دیکە تیمەکە بگەڕێنەوە و 3 ساڵی دیکە لە کارکردن بەردەوام دەبن. بەڕێوەبەری فەرمانگەی شوێنەواری مێرگە سوور ئاماژە بۆ دەکات لە 28 ئەم مانگا تیمێکی شوێنەوارناسی زانکۆی کامبرێجی بەریتانیا دێنە هەرێمی کوردستان و لە ئەشکەوتی شانەدەر بۆ ماوەی 3 ساڵی دیکە درێژە بە لێکۆڵینەوەکانیان دەدەن. ئەوەی مەترسی بێ لەسەر ناوچوونی ئەشکەوتەکە هیچ مەترسێکی وای نییە بە هەڵکەوتی ئەو ئەشکەوتەیە کە شاخاکی گەورەیە مەزنە مەترسی لە ناوچوونی نییە هیچ بەی شێوەیە چونکە شاخەکە زۆر قایمە سروشتیشە بەڕاستی بەس ئەوەی جێ نیگەرانیە و جێ ئەوەیە دەزێژکردنە سەر شانەدەرە بەڕاستی نووسینی یادگاری و شتیوە هەر بۆ مەبەستێک بێ هەر مەبەستێک بێت چ دەربڕینی حەزوی کەسێک بیان هاوڵاتیەک بیان گەشتیارێک بێتن بەڕاستی ئەمە جێ نیگەرانی ئێمەیە نەک ئێمە هەموو شاندر ئەو سایتە گرنگی مێژوویە ناکرێت دەستدرێژی بکرێتە سەریان. بەڕێوەبەری فەرمانگەی شوێنەواری مێرگە سوور دەشڵێت خۆشبەختانە لەم چەند ساڵی ڕابردوو ئێسکا پەیکەری مرۆڤی کۆن لێرە دۆزرایەوە و زانایان گەیشتونەتەوە ئەنجامەی 75,000 ساڵ پێش ئێستا مرۆڤ لێرە ژیاوە. بەڵێ کەلوپەری دۆزرایتەوە هەم ئەو یاری بەردوو ئاگرینانەی کە مرۆڤی نیانتە لەو کاتێک بۆ خۆی بەکارهێناوە هەم ئەو هێزک و پلوسکانەی کە مرۆڤی نیانتان لێرە دۆزرانیەوە ئەوانەیە کە یەکەم جار دۆزرانەوە ئەو کات سەر بە بەغدا شوێنەواری هەرێمی کوردستان سەر بە بەغدا بوو ڕێگەی بە برنەدەرەوەی پارچە و پاشمەوەی شوێنەواری دەدرا یاساکە ئەو کاتێ بەشێکیان ئێستا لە مۆزەخانەی ئەمریکان بەشێکیان لە مۆزەخانەی بەغدا هەرگیراون ئەوانە ئێستاش لەلایەن ئێمە پارێزراون لەلایەن ئێمە پارێزراون و وجودیان هەیە. ئەشکەوتی شانەدەر گەرچی یەکێکە لە شوێنەوارە جیهانیەکان بەڵام بەهۆی تەواو نەبوونی لێکۆڵینەوەی لەلایەن پسپۆڕ و شارەزایان هێشتا یونسکۆ نەیتوانیوە هیچ قسەیەک لەم بارەیەوە بکات. بەڵام سۆران ئەمیر بەڕێوەبەری فەرمانگەی شوێنەواری مێرگە سوور ئاماژە بەوە دەکات نووسراویان ئاڕاستی لایەنی پەیوەندیدار کردووە بۆ ئەوەی ئەشکەوتی شانەدەر بچێتە لیستی یونسکۆ، بەڵام پێی وایە ئەمە کاتی دەوێت. ئەشکەوتی شانەدەر دەکەوێتە سەر بەرزایی لووتکەی چیای برادۆست لە قەزای مێرگە سۆری سەر بە پارێزگای هەولێر. 2200 پێ لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە بۆ گەیشتن بەم ئەشکەوتە پێویستە 390 پلیکانە سەرکەویت.